ئەمریکا بموشەکان هێرشی سووریا دکە و بەرسڤین جودا جودا ji پایتەختên cîhanê digehin. Şerên derxistina Daeş ji Mûsilê berdewam in û Daeş Pîter Medeniyan dike armanc. û referanduma Tirkiye bû guhertina maka Zagonê li derve dest pê kiriya berî dengdana nav Tirkiye. سلااو و ڕێز و هیڤێن دەمەخۆش لەگەڵ کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێ شەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. دواترین پەرسەندنەکان لە سووریادا چین؟ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زوێکی ئەمڕۆهینی زیاتر لە 50 موشەکی گرتووەتە بنکەیەکی هێزی ئاسمانی سووریا وەک وەڵامێک بۆ بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ڕژێمی سووریاوە دژ بە دانیشتوانی سیڤیلی لەو ناوچانەی کەوتونەتە دەست سەرهەڵداوانی وڵاتەکەوە. ئەمەش یەکەم جار نییە لە قەیرانی ناوخۆیی سووریادا چەکی کۆمەڵکوژ بەکار بهێنرێت. یەکێک لە بەرەنجامەکانی ئەو هێرشەی کە ئەمریکا دەڵێ ڕژێمی سووریا چەکی کیمیایی تیادا بەکارهێناوە گۆڕینی استراتیژێتی واشنگتنە لە وڵاتەکەدا. ئێستا ئەمریکا داوای ڕوخاندنی ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکا. بە فەرمانی سەرۆک داناڵد ترامپ لەشکری ئەمریکا لە دوو کەشتی جەنگیەوە USS پۆرتەر و USS ڕۆس 59 موشەکی جۆری تاماهاکی گرتووەتە فڕۆکەخانەی شعێرات واتە ئەو فڕۆکەخانە سەربازیی هێرشە کیمیاییەکەی لێوەکرا بوو. On Tuesday, Syrian dictator Bashar al-Assad ڕۆژی سێشەممە بەشار ئەسەد سەرۆکی سووریا هێرشێکی ترسناکی کیمیایی کردە سەر خەڵکی بێتاوانی سیڤیل هەر بۆیە بڕیاری هێرشکردنە سەر ئەو فڕۆکەخانەیەمدا کە هێرشەکەی لێوەکرا بوو. ڕێگەگرتن لە بڵاوبوونەوە بەکارهێنانی چەکی کیمیایی لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە. لەم استراتیژیەتە نوێیەدا وەک واشنگتن دەڵێت پێویست بە هەوڵی هاوبەشی کۆمەڵگای نێونەتەوەیی هەیە بۆ شکستپێهێنانی تێرۆریستانی داعش تا سووریا نەکەوێتە شەڕی زیاتری ناوخۆییەوە ئەو جاشکارکردن لەسەر پرۆسەیەکی سیاسی کە ببێتە مایەی ڕۆشتنی ئەسەد لە دەسەڵات. ئەڵمانیا هاوڕای ئەم هەڵوێستەی واشنگتنە. ڕەهەندی ئەرێنی هاتنە ئارای جیاوازی ڕوانینە لە ڕەوشەکەدا. ئەمریکا چیدی ئیش لەسەر ئەوە ناکات بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە و ئیتر سەنجی دەخینە سەر شەڕی دژی تێرۆریزم. بێلەوەش هێندەی ئەو شەڕە گرنگە ڕیفۆرمی دەستوری و هەڵبژاردننی ئازاد لە سووریادا بکرێن. ئەمەش بێگومان ئەوە ناگەێنێت بەشار لە دەسەڵاتدا بمێنێتەوە. لێکۆڵینەوەکان بەردەوامن لەسەر ئەو جۆرە چەکە کیمیایی لە هێرشەکەی ڕۆژی سێشەمەی ڕابردوودا بەکارهێنراوە کە نزیکەی 100 کەسی تیادا کوژران و بەلانی کەم 350 کەسیش بریندار بوون. زۆر پێدەچێت گازی سارین بەکارهێنرابێت بەڵام بەبێ هیچ گومانێک چەکی جۆری دژەدەمار بووە بە پێی هەموو ئەو نیشانە و کاریگەریەکانی تا ئێستا بینیومانن وەک هەندێک سەرچاوێتیش باسی دەکەن لەوانەیە کلۆر بەکارهێنرابێت وەک تێکەڵەیەکی ژەهراوی بەڵام تا ئێستا زۆربەی نیشانەکان زۆر لە سارین دەچن. ڕزگاربوویەکی هێرشەکەی خانشیخون هێرشەکەی ئەمریکا بۆ سەر فڕۆکەخانەی شوعێرات بە هەنگاوێکی گونجاو ناودێر دەکات بەڵام دەشڵێت بەس نییە. الضربة الأمريكية اللي صارت امبارح بالليل هێرشەکانی شەوی ڕابردووی ئەمریکا هەنگاوێکی باش بوون و بڕێک لە مەنێتەکانی ڕەواندینەوە بەڵام ئامانجی خوازراوی نەپێکا بە تەنها لێدانی فڕۆکەخانەی شعیرات چ سوودێکی هەیە. نێزەکەی 15 فڕۆکەخانە لە سووریادا هەن ئەمریکا دەتوانێت هێزی ئاسمانی سووریا ئیفریز بکات. ئەم پیاوەش دوو منداڵ و هاوسەرەکەی و ژمارەیە کەسوکاری لەدەستداوە لە شارۆچکەی خانشیخۆن باس لە ڕۆژی ڕووداوەکە دەکات. ئەوەل مەسەرەت الضربی لە سەرەتای هێرشەکەدا چوونە دەرێەوە هەر خەڵکمان دەبینی دەکەوتن خەڵک زۆر ترسابوون ئەوەی دەیتوانی بڕوات هەر تەنها دەهەنگاوێک دەڕۆشتن دیسانۆ دەکەوتن کاریگەری گازەکە بەهێزتر دەبوو ئەوانەی پێی ژەهراوی دەبوون زیاتر دەبوون خەڵکە ناسیان بۆ نەدەدرا کەفێکی زۆر لە دەمیانەوە دەهاتە دەرێ. ئەمەش یەکەمین جار نییە لە قەیرانی سووریادا چەکی کیمیایی بەکار بهێنرێ وەک جارەکانی پێشوو حکوومەتی سووریا نکۆڵی لێ دەکات. جارێکی تریش جەخت دەکەمەوە بۆتان لەشکری سووریا ئەم جۆرە چەکانەی بەکار نهێنا و بەکاریشی ناهێنێت ئەم چەکانە نەک هەرتەنها دژی شارەکانی خۆمان باوکو دژی ئەو تیرۆریستانەش بەکاری ناهێنین کە هێرش دەکەنە سەر گەل و منداڵانی سووریا.
لەگەڵەوەدا کە زۆرێک لە وڵاتان بە وڵاتانی عەرەبیشەوە لە کەنداوی فارس پشتیوانیان لەو هێرشە ئاسمانیی بەرەبەیانی ئەمڕۆ هەینی کردووە، بەڵام مۆسکۆ بە شەڕانگێزی و پێشێلکاری یاسا نێونەتەوەییەکان ناودێری کردووە و دەشڵێت زیانیش لە پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا دەدات. ئێرانیش هاوشێوەی رووسیا ئەم هێرشەی بەدەست درێژی ناودێر کردووە بۆ سەر سەروەری وڵاتێک. سەرۆکی یەکێتیە ئەوروپی دۆناڵد تۆسک دەبێژە عێریشین موشەکانی یەن ئەمریکی لەسەر بنگەهێکی فڕینانیە سووری بەرسڤەکە PTV بوو ji بۆ هێریشین کیمیاییین سووریا لە ئەوروپا بەرسڤێن جودا هەبوون و تەفدا پشتەوانی لەوێ عێریشێ دکن. جێگرا سەرۆکی کۆمیسیۆنا ئەوروپی مینە ئەندرێڤا دەبێژە ئەمریکا ئەو ئاگەهدارکردن و ئەو عێریش وێ ڤەبر بە و مەبەست ژی ژناوبرنا شیاناچەکی کیمیایی سووریا. تۆسک پەیامێکی توێترێدا گوتبوو یەکێتیە ئەوروپی وێ دگەل ئەمریکا کار بکە ji بۆ داوی ئینانە کارên هۆڤانەیên سووریا. بە ئالیە خۆ بە سەرۆکی کۆمیسیۆنا یەکێتیە ئەوروپی پشتەوانیە خوا یا ئێکجاری ji بۆ بڕیارە سەرۆکی ئەمریکی دیار کرد و وی ڕژدی لە هەوڵên دیپلۆماسی کرد ji بۆ چارەسەریەکە ئاشتیانە سووریادا. وڵاتی چین ئەمڕۆ هەینی داوای لە هەموو لایەنەکانی قەیرانی سووریا کردووە تا چارەسەریەکی سیاسیانە ببیننەوە بۆ قەیرانی 6 ساڵەی سووریا. ئەم داوایی بێژینگ دوا بە دوای هێرشە موشەکیەکەی ئەمریکا بوو بۆ سەر بنکەیەکی هێزی ئاسمانی سووریا کە هاوکات بووە لەگەڵ کۆبوونەوەی سەرۆک دۆناڵد ترامپ و سەرۆکی چین. وڵاتی چین وەک بارێکی ئاسایی لەگەڵ هەڵوێستەکانی رووسیادا بووە، بە تایبەتیش هەوڵەکانی مۆسکۆ بۆ ڕێگەگرتن لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بەرامبەر سووریا. ئەمە بێ لەوەی نوێنەری چین بۆ قەیرانی سووریا ستایشی ڕۆڵی لەشکریانەی رووسیا دەکا لەو شەڕەی لەگەڵ تێرۆریزمی نێونەتەوەییدا دەیکات. وەزیری بەڕەوانیا بریتانیا مایکل فەڵن دەبێژە دەبێتن جڤاکە نێف نەتەوەی کاری بەهێزتر بکە ji بۆ چارەسەرییا دموکراتیک di سووریەدا ku ئەسەد جه تێدا نەگرا. فاڵن گوت ئەو بە یەکجاری پشتەوانیە لە عێریشە ئەمریکی دکا و گوت jî ئەمریکا باوەڕ دکە ku ئەو li گۆڕەی قانونên شەڕان یان چەکداریە cihên شەڕان تێدایە و çi bijarên aştiyane jî ji bo rawestandina êrişên kîmyayiyên rejêma Esed li dijî sivîlan nebûn. Wezîrê Berevaniya Brîtanya got jî wî pêdaçûn bi ser vê xalê de kiriye digel Wezîrê Berevaniya Amerîka û ew qet li ser şerê Daeş nabin. Gelo heta çendê ev karî li dijî rejêma Esed li Sûriya wê karîgeriyê bike ser şerê komala dewleta İslamî Daeş yan eva qonaqeknûya yan guhartine li rojhilata navîn. Digel me ji stûdyoya dengê Amerîka li Londonê Can Roj Keleş lêkoler li zankoya Middlesex li Londonê. Kak Can Roj ev wekî me gotî ev êrîş nîşana guhartina arasteya şerra li Sûriyê ku li dijî Daeş bûye niha bibe dijî Esed? Ez baverim ku warnene ya eka êrişa Amerîka dijî Sûriyê pir ek interesa dunê girt. Hindik dibên ku Amerîka nav polîtika xwe vegirt. Heta niha polîtikayê Trump digot ku em naxwazinê bikevnê şer bi Sûriyê ve em dixwazinê li ser têkiliya Amerîkayê li ser problemê Amerîkayê biskirinê û niha ku vî kîmya baran ve Amerîka tenêkî polîtika xwe cuda kir. Ez baverim ku va li ser kuştina meryanın li Sûriyê. Ez baverim va hem navbêra Amerîkayê hem zî politikayê navbêra Amerîkayê hem zî politikayê dervayî Amerîkayê. Amerîka heta niha dixwast ku probleman bi şer ve bi operasyona milîterê ve neke dixwast ku rêyekî soft power rêyekî çarekî bibînî û niha me Trumpsê hemû dixwast ku ser nedixwast ku leşkerê Amerîkayê û
بشینی دەرکێ نەدەخواست لە جەم ئەسات بۆ هەموو دەگوت کە ئەسات کێرەکە کولوسونا خەپسکنی ئەس باڤێرم کو لە سەرویان نهات هێنیکی ئەمریکا دخوازی کو هەر لە ڕۆژهەڵاتە ناوین ببی تێنێکی دخوازی دوودانەی خۆیان بدە و ئەس باڤێرم کو پۆلیتیکای جودای ناکەن. بله هر کس دبیجا کو یعنی ما گهداری کرد وزیری بەڕەوانە بریتانیش دبیجا ئەفکار ڤەبریە ینی بۆ دەما کورتە بتنی ئێریشە لەسەر وان جیهاژ بۆ مەسەلا کیمیایی ئەسەد نکارە کیمیایی جارەکەدن بەکاربینە لێ تو باوەڕ ناکی کو ئەف قۆناغێک بەژبوو بترک و ئەمریکی و ئۆروپی ینی کارێک چەکداری دە سووریا دەبکن پرۆبلێم چییە نەها دەبێن کو چەکداری کی کریە ئەم نزانێ یانێ وانە ڕێژیمە سووریە دەبێت و ئەلنووسرا کریە ئەلنووسرا دەبێت و ڕێژیمە سووریە کریە ئەو گێرەکە کۆ ئیرۆزی لە ژنێ کۆنگرێسە ئەمریکایە تووسی گابەر گوت و گەرەکە کو ئەو وەدەرێ هەیەتێکی یەکیتیان نێڤیتیان هەرە وەدەرێ لێکۆڵین بکە کێ کریە کێ نەکریە ببینێ یعنی یەک پرۆبلەم وایە کێ کریە کێ نەکریە ئەو ئەکنێنێ جاری نها لەسەر ڕژیمە جاری لەسەر ڕژیمە ئەسەد کەتیە هەرکەس دەبێژە ڕژیمە ئەسەد کردیا بتنێ رووسیا و ئیران نەبن و ئەو بخوا دەبێژەمە نەکریە لێ مەسەلە ئەوە ئەرێ ئەف قۆناغێک نوویە دە پێشهاتنی ڕۆژهەڵاتە ناویندا کو ئەمریکا جارێکە دی بە هێزێک بە موشەکان ئێریشی جیاکی دیکەوەکی سووریا نهاوا پێشتازی دو ساڵ چاردێزی وێ دەری گوتن کو ئەساد سارین گاز ئەکریە باران کریە وێ دەرێ ئەمریکا ئۆباما دخواست و فیزە باوێ وێ دەرێ پاشێ دەرکەت کو ئەساد نەکریە موالفێتی کریە یعنی لە ناو شارێدا مانیپولاسیۆن پر دەبی کێ کریە کێ نەکریە ڕاستی دەرناکەوی ئەکێ ئەس وا لە سەر ئەکێ ننە لە سەر کوشتنا وان زاران کوشتنا وان سووریا ننە وا لەسەر پۆلیتیکای ناوبەر دەوڵەتێنە مەزن باشە وان پۆلیتیکای چاتیە گواردن ئەو پۆلیتیک چات نەگواردن بزانین دۆنالد ترامپ بەری نەها لە دژی هەندێ بکو کارێکن لە سووریا بێکردن وەختی ئۆباما نەدەخواست و کارێن لەشکری بێکردن نەها ئەو هات دیسان کیمیایی هاوکارینان ترامپ دخوازە یان کاری لەشکری سووریا دەکرد یعنی ئەف گواردن چی بوو گواردنە پۆلیتیکا ئەمریکی گوهارتنا پۆلیتیکا ئەمریکای مگوت و پۆلیتیکای هوندری و دەرباییە هوندری ترامپ هەموو تشتێک ڕاستی نەکرد پر تشت گوت ئەمە نەکرد دەرباییزی هەموو دنیا دخوازی و ئەمریکا تەنیکی خویا بکە ئەو ئەس باڤێرم کە سەرویە یانی سەر ڕاستی بەسەر سوورینن ئەو سەر پۆلیتیکای ئەمریکای دەرباییە ئەو دخوازن تەنیکی وارنە شوندا بە میلیتەرێڤە بە ئەسکەرێڤە شوندا وارنە ڕۆژهەڵاتە ناوین بەڵێ فەرموو وەکدنێ یعنی جودایی ڕاستی ئەکێ پرۆبلێم چییە پرۆبلێمێکی نەهاکو ئەسات بگرن وێ دەرێ کی وارێ یعنی پرۆبلێمە هەموو دەوڵەتان یعنی ڕاستی مهالفەتێکی ڕاستی و یەنێک و لە ئەمریکای یەنێک و لە ئەوروپای دخوازن مهالفەتێکی ڕاستی تونە هەتانها کاک جان ڕۆژکەلەش لێڤەکۆڵ لە زانکۆیە میدڵ ساکس لە لەندەنی میێوانی کورد کۆنەکشن بوو سپاس تورکیا ڕوانینێکی ئەرێنیانەی هەیە لەسەر هێرشە موشکیەکەی ئەمریکا بۆ سەر سووریا و جێگری سەرۆکوەزیری وڵاتەکەش دەڵێ پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەیی درێژە بدات باڵوێستی خۆی دژی دڕندایەتیەکانی حکوومەتی سووریا. نۆمان کۆرتلمۆس لە دیمانەیەکدا لەگەڵ فاکس نیوز دەڵێت دەبێ حکوومەتەکەی بەشار ئەسەد بە تەواوی سزا بدرێ لەسەر ئەستی نێونەتەوەیی هەروەهاش داوا دەکا هەوڵەکان بۆ پرۆسەی ئاشتی لە سووریادا خێراتر بکرێن پێشتر ئەنکەرە ئاماژەی بەوە کردبوو بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەر بڕیارێکی ئەمریکا دەکا بۆ بەکارهێنانی هێزی لەشکری دژی سووریا و دەشڵێت ئامادەیە بۆ هەر جۆرە هاوکاریەکی پێویست بن. و نامزەدا ڕازگری یا سەرۆکاتیا فەرەنسا مارینە لێپان دەبێژە ئەو حیبەتی مابوو ژێریشە ئەمریکی لەسەر سووریا لێپەن و کەیفخۆش بوو بە سەرکەتنا دۆنالد ترامپ دەهەڵبژاردنی سەرۆکاتیا ئەمریکادا لێ ڕەخنا لە بڕیارە وی گرت یاڤێ ئێریشێ و گوت دەفێ ئەمریکا نەبا پۆلیسی جیهانێ وێ نەخواست بەحسی ڕەوشە ئەولەهیە لە سووریا و عێراقی بکە لێ گۆجی دەفێ هەڵبژاردنین ئازاد لە سووریێ بێن ئەنجامدان.
لەگەڵ هەروادێ و قورسبوون و درێژەکێشانی شەڕی ئازادکردنی مووسڵدا تاکتیکی شەڕەکەش گۆڕاوە و لە ئێستادا وەک پامنێری دەنگی ئەمریکا باسی دەکا بەهۆی ژمارەیە فاکتەرەوە لەوانە چڕی دانیشتوان بەرتەسکی کۆڵان و شەقامەکان سێرەگران لە هەردوو لای شەڕەکەەوە سەنگیان خستۆتە سەر سێرەگرەکانیان و وەک شیکەرەوە لەشکریەکان دەڵێن پەنابردن بەر ئەم تاکتیکە هەردوو جۆری کاریگەریەکانی دەبێ بەسەر شەڕەکەەوە. شر نوکل موصل ریدتم تن شر قناصانه چه جلای چکدارن داعش و بیت یان جلای هیزن عراقی بیتن ل تاخ نبیشید هندک جاران سه دمجمیران سربازن عراقی جاوری آرمانجا خواتکن و برابر و چندجی چکدارن داعش. والله الحمد لله والشكر ان شاء الله مسيطرين عليهم. سوپاش بۆ خودی ئەم ڕەوشێ کۆنتترۆل دەکەین تەفگە ڕاوان هاتیە قوتکردن ئەو ماڵباتان وەکە مەرتالێن مرۆڤی بکارتئینن بهیویا خودێ ئەمێ نێزیک بسەرکەون. هەروەسا هێزن قەناسان وەسا دیارکەن کو نوکە داعش بەڕەوانیەکە بەهێز ji xwe diketin ji ber ku hatîne dorpêçkirin û çi rêke çare nînin. طبعا هاي اخر معابر داعش بێگومان ئەف بنگەها داعشا داویە و فەوجە قەناسان چاودێریە وان دکە و تەفگەرە داعش پوچ کریە بەهێویە خودێ چەند ڕۆژن کێمان و ئەمێ داعش بەداوی بینن مە ئیرۆژ جێ سەرێ سبێدا 5 کەس جوان کوشتن و تەفگەرێن دوو قەناسان پوچ کردن. دê hête zanîn ku demê hêzên Iraqî nêzîkî Mosula kevin boyn Daeş tinê şerê qenasan gelkar înaye û zêdebarî çêkirina çeperên mirovan da ku nebine armancên firoka. Kawa Emer dengê Emerîka Mosul. و هەفدەمێ بەردەوامیە شەڕی دەرخستنا دەوڵەتە ئیسلامی داعش مووسڵێ راپۆرت نیشان دن کە چاوا داعش سڤیلان دکن ئارمانج. لە کاتێکدا هەروادیە هێزەکانی عێراق بە پشتیوانی هێزی ئاسمانی هاوپەیمانان زیاتر بەرەو ناوجەرگەی ڕۆژاوای شاری مووسڵ پێشڕەوی دەکەن پزیشکانی کە لە نزیک شاری مووسڵ کار دەکەن هۆشداری ئەوەیان داوە داعش هێرشەکانی بۆ سەر کەسانی سیڤیل لە ناو شارەکە زیاد کردووە. هەفتەی ڕابردوو چەند کەسێکمان لابوو کە ئەندامی جستان پەڕی بوو ئەوان لە ماڵەکانیان درابوو لێرە چارەسەرمان بۆ کردن خەڵکی سیڤیلی تریش زۆر پێوە بوون بە تایبەتی بەهۆی سێرەگرەوە هەندێکیان بەرسەریان کەوتبوو بە هەمان شێوە سەربازەکانیش گول لە بەرسەریان دەکەوێت داعش زۆر بە باشی نیشانەکان دەگرنەوە. کاربەدەستانی نەخۆشخانەکان دەڵێن بەشێکی زۆری برینەکان بەهۆی پارچە بۆمبەوەیە لە ناویاندا هی منداڵیش چەکدارانی داعش هەروەها خەڵکی سیڤیل بە بارمتە دەگرن و وەکو قەڵغانی مرۆیی بەکاریان دەهێنن بۆ پاراستنی خۆیان دژ بە لەشکری عێراقی بەڵام هێزەکانی عێراق بەردەوامن لە پێشڕەوەکانیان. حالیان لە ئێستادا دەوری مستی کۆنمان داوا بەرەو یاریگاکە هێشتا هەندێک کاتمان دەوێت بۆ ئازادکردنی ئەو شارە کۆنە و پاش ئازادکردنی یاریگاکە پشت بەخوا سەر دەکەوین. هێزەکانی ئاسایشی عێراق باز لە شکستی داعشیش دەکەن. دوژمن ڕوبەڕووی شکستێکی زۆر بۆتەوە ئەوان هێشتا هێرش دەکەن بەڵام ئێمەش لە پێشڕەوی داین تەرمەکانیان لە بەردەم یاریگاکە و خوێندنگەکانی سەر شەقامە سەرەکیەکە کەوتون. ڕۆژی پێنجشەمە داعش هەلیکۆپتەرێکی هێزەکانی عێراقی لەسەر مووسڵ بەردایەوە هەردوو کەسی ناو هەلیکۆپتەرەکە کوژران حکوومەتی عێراق دەڵێت لە وەتای ئۆپەراسیۆنی ئازادکردنی شارەکە دەستی پێکردووە ئەمە یەکەم ڕووداوی لەم جۆرەیە بەپێی گەواهدەران ئەو هەلیکۆپتەرە لە گەڕەکی موهەندسین بەربۆتەوە. لە کاتێکدا شەڕ و پێکدادان بۆ ئازادکردنی ڕۆژئاوای شاری مووسڵ بەردەوامە بەڵام خەڵکی لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کە لە مانگی یەک ئازادکرا هەوڵ دەدەن دەست بە ژیانی ئاسایی خۆیان بکەنەوە. ژیان دەبێت بەردەوام بێت و داعش ڕۆیشت و ژیان دەگەڕێتەوە بەڵام گەڕانەوەکە بەداخەوە لە ڕەوشێکی زۆر خراپدایە لەبەر ئەوەی حکوومەتی ناوەند و حکوومەتی خۆجێی بە تایبەتی حکوومەتی خۆجێی هیچ خزمەتگوزاریەک دابین ناکەن ئەمەش جێگەی داخە. دانیشتوانی شاری مووسڵ لە ڕەوشێکی زۆر خراپی ئابووریشدان و دەڵێن بۆ ماوەی 3 ساڵە موچیان وەرنەگرتووە و ئەم هاوڵاتیە کە باوکی 4 منداڵە دەڵێت بە فرۆشتنی کەلوپەلی ناوماڵی توانیوێتی خەرجەکانی ژیانی دابین بکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا هیوایان بە ژیان هەیە لە کاتێکدا داعش هێشتا لەو بەری ڕووباری دیجلەیە ئەو ڕووباری کە شارەکەیانی دابەش کردووە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لە شاری ئامەد یان دیاربەکر وەک پارێنەری دەنگی ئەمریکا ئاماژەی پێدەکات هێشتا شەڵمەتەکان بۆ ڕفراندۆمەکەی 16 ئەم مانگە گەرم و گوڕە و وەک چۆن لایەنی سیاسی هەند داوا لە لایەنگرانیان دەکەن
بەنا دەنگ بدەن بە دەستکاریکردنی دەستوری تورکیا لە هەمان دەمیشدا ژمارەیە لایەن هەن دەخوازن ئەو گۆڕانکاریانە لە دەستوری تورکیادا بکرێن کە دەسەڵاتی زیاتر بۆ سەرۆکی تورکیا دابین دەکات. شازدە هەیە لە تورکیە هەلبژاردنە ڕەفەراندومە هەیە و بەvê referandumê hikûmet dixwaze di destûra Tirkiyê de bi 18 xalan guhertinê çêke û sîstema serokatiyê bîne. Li Amedê weka reng û nexşe reklamên AKP zêdetir li ber çavan e. Hin rêxistinên Amedê ku weka rêxistinên îslamî xwe bi nav dikin, bi daxuyaniyek ragihandin ku ji bo paşerojek baş ew ê dengê erê bidin. Rojnamevan Ahmet Ay di daxuyanî de destnîşan kir ku ji bo kampeyna erê heta niha li bajêr gelek çalakiyan li darxistine û ji gelê Amedê re behsa aliyên erênî ên dengên erê kirine. Siyare Meclisi gibi. Wî got ev hilbijartin ji bo pêşketin û guhertina hemî Tirkiyê giring e û ji bo xêra 8 milyon gelê Tirkiyeyê. Yek ji hilbijêrên li Amedê İbrahim Xelîl ji dengê Amerîka re anî ziman ku ew ê di 16 Nîsanê de dengê xwe bide erê. Evet vermemin sebebi şu. Wî got rêveberiya gel giring e divê parlamento û parlament tenê ji bo derxistina yasayan bixebite ku di van guhertinan de ev yekşî bi cî dibe. Mehmet Mengî rêveberê HDP'yê Amedê ji dengê Amerîkayê re got ew ji encama referandumê bihêvîne ku ê bi dengek zêde dengê naderkeve. Ev dijberê Kurdayê ku derketine holê derketine rojê dehciya xeberê nebaş ji Kurdîtiyê re dikin ji bo Kurda dikin ji bo Kurda ji gere naderê ji qarşıwan dijî wan gere naderê. Rûniştvanek Amedê Ömer Qaya jî dibêje ew ê dengê xwe bide na û destnîşan dike ku Kurd dewletê ji wêrankirina bajaran û kuştina Kurdan berpirs dibîne û Kurd ji vê yekê re jî ê nebêjin erê. O perişan çorê ketiye. Êgê wîşaniye serî wî ê wan îdare dike. Wan baş îdare nekir ve ya wê jî re bêje erê. Yani wê bêje na. Yani em gere difikirin yani insan ji vê perişantiya xwe, ji vê birçîbûna xwe, ji vê belengaziya xwe dibêje bira wan însan ev şantiya serê me bir ji wan nabêjin erê. Xecîcan Farqîn, Dengê Amerîka, Amed. Dagdan ji bo referanduma guhertina maka zagonê li Tirkiya wê li roja 16 mehê bêkirin weke hûn dibihîsin lê çend rojin nêzîkî 3 milyon hevwelatiyên Tirkiya li dervey welatiyan welatên seranserî cîhanê dengê xwe didin û şareza jî hinek bawer dikin ku renga dengdana li dervê Tirkiya guhertinê bike. Kêmê 10 roj ji bo referanduma Tirkiye maye û çalakiyên partiyên siyasî ji roj bi roj zêdetir dibe. Roja 16 Nîsanê zîdetirê 5 milyon hemelatiyên Tirkiye yê biçin ser sindoqa û yê dengê xwe kar bînin. Dengdana referandumê ve çendîn roja li dervê welat bi taybetî li Ewropayê dest pê kiriye. Nêzî 3 milyon hemelatiyên Tirkiye ew ên ku dervê welat dibînin yê biçin ser sindoqa û yê dengê xwe kar bînin. Guriya agahiyan heta niha nêzî 80,000 kesan çûne ser sindoqa û dengê xwe kar anîne jê. Tiştê herî giring bûma aramiya Tirkiyeyê. Baweriya me bi serok Komarê Erdogan tê û bi gotinên wî jî em bi hemû hêzên xwe piştgiriya wî dikin. Heger ji bo me ev referandum bi serkeftin derbas bibe, wê demê Tirkiye bibe dewletek xurtir. Ev referandum mirovan ji hev dor dike û civakê jî parça dike. Bi nêrîna min hemû hêz li destên Erdogan dane û ew nehewceyî sîstema serokatiyê ye. Nîqaşên di navbera çendîn dewletên Ewropa û Tirkiye ve demek dirêje berdewam e û aliyê Tirkiye bi avayekî gelek hişk helvesta çendîn dewletên Ewropa rixne dike. 16 Nîsanê yê diyar bibe ku ka ev nîqaşên di navbera her du aliyan de yê bandorekî çar li ser biryara hemalatiyan çêke. Hêviya min ji bo erê ye. Ez ne alîgîre Erdoganim. Lê ez bawer dikim ku ev sîstema serokatiyê yê ji bo Tirkiyeyê baştir bibe. Bi nêrîna min biryara erê ne baş e. Ji ber vê yekê min got na. Ez hezkiriyeka Tirkiye me û ez naxwazim şerîet bihê Tirkiye. Ji ber pêşaroja Tirkiye min got na. Hemalatiyên Tirkiye yê li 5 dewletên cîhanê yê biçin ser sindoqa û yê dengê xwe kar bînin. Guriya agahiyan heta niha çarîêka 3 milyon hemalatiyên Tirkiye dengê xwe kar anîne. û encama vajê yê roja 16 Nîsanê diyar bibe. Gelek pisporên siyasî dibêjin dengê li dervê Tirkiye tê karanîn yê bandorekî gelek mezin li ser encama referandumê çêke. Niha hemelatiyên Tirkiye diçin konsulxane û balyozxaneyên Tirkiye derve û dengê xwe kartînin. Aram Macar, Dengê Amerîka. Donald Trump سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دڵنیایی خۆی دەربڕیوە سەبارەت بە سەرکەوتنی هەوڵەکانی دەیدات بۆ پرۆسەی ئاشتی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکان.
لە کۆنفرانسە هاوبەشە ڕۆژنامەوانیەکەیدا لەگەڵ شاه عەبدوڵڵا پادشای ئوردندا سەرۆک ترامپ ئاماژەی بەکاری پێکەوەی هەردووکیان کردووە بۆ هێنانە ئارای ئاشتی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەرۆک ترامپ لە تەنیشت ڕێبەری ئۆردونەوە ڕاوەستا بوو لە کۆشکی سپی و ڕایگەیاند هەردووکیان کۆکن لەسەر پێکەوە کارکردن لە مەردۆزینەوەی چارەسەری ئاشتیانەی هەمیشەیی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک بەشێک لە شەڕی دژ بە تیرۆریزمی جیهانی. من هەوڵێکی ئەجگار زۆرم داوە بۆ ئەوەی ئاشتی لە نێوان فەلەستینی و ئیسرائیلیەکاندا بێتە دی. پێم وایە سەرکەوتوو دەبین. ترامپ شاه عەبدوڵڵای بە خەباتکارێکی کۆڵنەدر بۆ چارەسەر ناوزەت کردووە گوتی لە ڕۆژانی داهاتوودا باشتر پێکەوە کار دەکەن. شاه عەبدوڵڵاش دەستخۆشی لە ترامپ کرد بۆ خواستەکانی لە یارمەتیدان بۆ بوژانەوەی پرۆسەی ئاشتی. پابەندبوونی پێشووتری سەرۆک خەریکە فەلەستینی و ئیسرائیلەکان بە یەکەوە کۆ دەکاتەوە و ئاماژەیەکی ئێجگار هەندەر بوو بۆ هەمومان. بەڕێز پێم وایە ئەو دەست پێشخەریە ڕێگەی پێدان لە کۆبوونەوەی لوتکەیی عەرەبی لە هەفتەی ڕابردوودا درێژەی پێ بدەین لە ڕێی دەست پێشخەری ئاشتی عەرەب کە پەیامی ئاشتیە بۆ ئیسرائیل و هەموو ئومێدەوارین پێکەوە کار بکەین بۆ هێنانە دی. دەستپێشخەری ئاشتی عەرەب لەلایەن سعودیەوە پێشنیار کراوە بریتیە لە چارەسەری دوو دەوڵەت وەک ئاراستەیەک بەرەو ئاشتی لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان. بەڵام بنجەمین نەتانیاهو سەرۆکوەزیری ئیسرائیل گوتێتی بە ئاگاهی ئەو هیچ دەوڵەتێکی فەڵەستینیدا نامەزرێت. لە هەفتەی ڕابردوودا کابینەی ئیسرائیل بنیادکردنی نیشتەجێی نوێیان بۆ جوولەکەکان لە کەناری خۆرئاوا پەسەند کرد، ناوچەیەک کە فەڵەستینیەکان دەیانەوێت بێتە بەشێک لە دەوڵەتی فەڵەستینی دواڕۆژیان. زۆربەی فەڵەستینیەکانیش دەڵێن باوەڕیان بە پرۆسەی ئاشتی نەماوە. ئەم هەڵوێستا بەمانەی ئەوەی ئیسرائیل پشت دەکاتە یاسای دەوڵەتی و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان و هەوڵە نوێەکانی پرۆسەی ئاشتی. ترامپ پشتیوانیەکی بەهێزی بۆ ئیسرائیل دەربڕیوە وە گوتێتی نیشتەجیەکان ڕێگرنین لە ئاشتی، بەڵام هەروەها پشتڕاستیشی کردوتەوە کە یارمەتی بەرەو پێشچوونی ئاشتی نادات. ترامپ هەروەها بەڵێنی داوا بە گواستنەوەی باڵیۆزخانەی ئەمریکا لە تەل ئەبیبەوە بۆ ئۆرشەلیم قودس، بەڵام هیچ فەرمانێکی لەو بارەیەوە نەداوە. بارهەڵگرێک بەپێی ئەو هەواڵە نوێی هەر ئێستا بەدەستمان گەیشتووە لە شاری ستۆکهۆڵم پایتەختی وڵاتی سوید ژمارەیەک هاوڵاتی کردووە بەژێرەوە. پۆلیس دەستی کردووە بە لێکۆڵینەوە و هەتا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی لەسەر نەدراوە. وێڕایی پەرەسەندنەکان لە بواری مافەکانی ژنان لە جیهاندا، بەڵام هێشتاش دۆسیەکانی ڕێژەی کارکردنی ژنان و دەرفەتی یەکسانی لە کاردا لە بەرامبەر پیاواندا جێی مشتومڕێکی زۆرن لە کۆمەڵگەکاندا، بە تایبەتیش لە وڵاتانی جیهانی سێهەمدا. ڕێژەی ئامادەبوونی ژنان لەنێو کۆمەڵگا و کارکردنیان لە پێشە جۆرا و جۆرەکاندا یەک لەو مژارانەیە کە بۆ بەراوردی ڕادەی پێشکەوتووی مرۆڤ لە هەر کۆمەڵگایەکدا پێوانە دەکرێت. ژنان بەهۆی مێژوویەکی درێژ لە سەروەری پیاوان و هەروەها ئاین و کولتوری دژەژن لە مێژوودا زیاتر لە پیاوان ئازاری هەژاری و هەڵاواردن و ژێرچەپۆکیان چەشتووە. هەر ئێستاش تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوش ئەم هەڵاواردنە ڕەگەزێ دەبینرێت و بووەتە هۆی ئەوەی کە ژنان زیاتر لە پیاوان لە شوێنگەلی کارکردن لە مەترسی دەرکردندا بن، موچەی کەمتر لە پیاوان وەربگرن و ڕێژەیەکی زۆر کەم لە ژنان بەرپرسیارەتی باڵایان لە شوێنی کارکردن لە ئەستۆ بێت. ژنێکی دەرچووی زانکۆ کە ئەمڕۆ خوێندنی تەواو دەبێت 7 جار کەمتر لەو پیاوەی کە لەگەڵ ئەو زانکۆی تەواو کردووە دەرفەتی ئەوەی هەیە کە لە کۆمپانیایەکدا بگاتە پلەی بەرپرسیارەتی. ئەمە لە کاتێکدایە کە ڕێژەی ژنان لەم وڵاتە ئەوانەی زانکۆ تەواو دەکەن لە پیاوان زیاترە. نەتەوەیە گرتووەکان لەسەر ئەو باوەڕەیە کە ڕێگە چارەی کەمکردنەوەی هەڵاواردن دژی ژنان لە شوێنگەلی کارکردن و بە بەگشتی وەگەڕخستنی بەشداری ژنان لە کۆمەڵگادا پابەندبوونی وڵاتانی جیهان بەو ڕێکەوتنانەیە کە بۆ ئەم مەبەستە پێک هاتوون. نەتەوەیە گرتووەکان هەروەها تیشک دەخاتە سەر ئەو بەرنامانەیە کە دەتوانن ببنە هۆی دەسەڵاتدارکردن و بەهێزترکردنی ژنان لە بواری ئابووریداوە بۆ ئەوەش کۆمپانیا گەورەکان هەند دەدات کەلوپەل و پێویستی خۆیان لەو کۆمپانیا چکولانە بکڕن کە یان ژنان ڕێبەری دەکەن یان یەکسانی ڕەگەزی لە نێو کرێکارانیان زیاتر ڕەچاوکراوە. ئێمە لە ساڵی 2011 بڕیارماندا 20 میلیۆن دلار پارە تەرخان بکەین بۆ کڕینی بەرهەم لەو کۆمپانیانەی ژنان بەڕێوەی دەبن و بەگشتی لە ماوەی 5 ساڵدا ئەو کۆمپانیانەی ژنان بەڕێوەی دەبن و ئێمە شتیان لێ دەکرین دووبەرامبەری بکەین. ئەم گرفتانە لە وڵاتانێک کە کولتوری پیاوتەوەر، ئاینی دیژەژن و یاسا و دەسەڵات بە شێوەیەک لە دژایەتی ژنان هاودەنگ بن زیاتر خۆی دەنوێنێت. لە وڵاتێک وەک ئێران ئەم کێشەیە زۆر بەرچاو دەکەوێت، هەرچەند عێراق و تورکیا و سووریاش لەم بوارەدا زۆر کارنامەیەکی سەرکەوتویان نییە.
ژنان لە وڵاتانە بە تایبەت ئەو ژنانەی لە کەرتی تایبەت کار دەکەن زۆر جارمەترسی ئەویان هەیە کە بکەونە بەر ئازار و دەستێژی سکسی لەلایەن بەرپرسانی کۆمپانیاکە یان هاوکارەکانیان. شاهد علەوی، دەنگی ئەمریکا. حتا دەمەکدی یەکۆت کنەکشن هیویا خۆشی و شادی ژوەڕا دکن مەجووانە لە ڕۆژەما ڕۆژە سێشەمبوو. خۆداحافیز. هەر شاد.